دوێن نمونەیەکی هێنایەوە لەسەرەوەی کە ئەو مامۆستا بەڕێزە ئاوێنی بەکارەوە هەموو سەرسرامی زانیمانەوە ڕێگایەکی نوێ و سەرکەوتووە یعنی تۆ لێرە بابزانین مؤشیرەکانمان چیەوە چاودێری ڕێژەی دەرچوونە لە تاقیکردنەوەکان کار دەکات بۆ بەرزکردنەوە ئێوە هەمووتان لە مەکتەبە گەسیزی ماسەحتان لەبێ مامۆستا شیروان هەیە چ کاتێک کە سێری ئەم سلسلەکەی یعنی لە سایە سەڵ لە سای 25 وەکو یەک وایە نابێت وارێت دەست خۆش خۆی پاسەکەی گرتبێ و خۆی شوێن دیاریکە لەو بڕواایە هەر لە دوایی لە ئیشەکەیە هەژنۆ دەگلەی جەماعەتەکەی یەتە سەرکرۆکەیەوە خوانن بوو ئەو خوا سێرکان پیاسی دایمەکاری هەرەوەز وەکو ئەوە یان تیم وەکو کاری هەرەوەز وایە کە لە لادیەکانی شاوە وەختی خۆی بەکاریان هێناوەکە بۆ پلانی ساڵانە تۆ ینی ئەتوانی لە کارگوزارەکەوانێت تا ئاگاتە مدیرە واشاندیەکە کە هەست بە مەسئولیت بکە وانێ شتێکی ئەو خولی کە ئێستا هەیە خولی بەڕێوەبردن و ڕابەرایەتیە کە بۆ 160 بەڕێوەبەر و یاریدەری ئەو خوێندنگا و قوتابخانانەی کە تا ئێستا ئەو خولیان نەبینی و چکاوە زۆربەی بەڕێوەبەر و یاریدەرەکانی ناو شاری سلێمانی پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژاوا لە 2 ساڵی ڕابردووە ئەو خولیان بینیوە ئەمە کۆتا خولە لە مەجای گۆڕینی مەفهومی سەرۆک یان بەڕابەر کەسێک کە لە ڕێگای تیم و لە ڕێگای هەماهانگی لە نێوان هەیئەی تەدریسی ناوەندەکانی خوێندنە هاوکار بن هەموو مشاریک بن بۆ بەرەو پێشبردننی ناوەندەکانی خوێندنانی هەوڵێکە بۆ بەرزکردنەوەی کوالیتی پەروەردە لە ڕێگای ئەدای گونجاوی بەڕێوەبەر و یاری دەرەوە ماوەی خولەکە لێرە ماوەکەی 5 ڕۆژە 20 ساعت ساعتی دەرس خوێندنە ژمارەی بەشداربووەکان 160 بەشدار بوو.